لە سەنتەری قەزای سیدەکانی سەر بە ئیدارەی سربەخۆی سۆران سێ یاریگای وەرزشی لێیە کە مەشقی تیپەکان و یاری و خولەکانی لێبەڕێوە دەچێت. بەڵام بە گوتەی وەرزشوانانی دەڤەرەکە ساڵانێکی زۆرە دروستکراون و کەلکی یاریکردنیان تێدا نەماوە. لە ڕێگەی زاریکرمانجی داوای نۆژەنکردنەوە و دروستکردنی یاریگایەکی داخراو دەکەن. ئێمە وەکو وەرزشوانانی سیدەکان کە لە وەرزی پاییزان دێت بەداخەوە ئێمە بێبەش دەبین یاریکردنی تۆپی پێ هەم جۆرە یاریگەکان و بوون منە ئێستا و یاریگای خۆڵەوە ئێمە ناتوان لە زستاناندا یاری تێبکەین و یان نەوەرزی پاییزاندا مشت بەهۆی قڕ و ئاوە دەبیتوە لە زستانانش لە هاوینانش هەمووی دەبیتێت تەپ و تۆز و یاریگای یاری تێ ناکرێت. بەداخەوە یاریگای بچووکیش ئەوەش بەهۆی ئەوەیە کە یاریگای داخراومان نیە، ینی ئێمە بێبەش دەبین یاری تۆپی پێ. قەزای سیدەکان هیچی کەمتر نییە لە دەڤەر و ناوچەکانی تر و بۆیە پێویستە هەم یاریگای بچووک هەم یاریگای گەورە، یاریگای بچووک هەم نۆژەم بکرێتەوە و هەم یاریگای گەورەش کە خۆڵ ئێستا بگرێتە فەرش نەمانتوانیوە وەرزشی خۆمان بە تەواوی بەڕێ بکەین یان بەرەو پێش بخەین بەهۆی نەبوونی یاریگاوە. سابیر حوسێن مامۆستای وەرزشە لە قەزاکە و هۆکاری بەرەو پێشنەچوونی ئاستی وەرزش لە نێو لاوانی دەڤەرەکەیان بۆ خراپی یاریگا و گرنگی نەدان بۆ ئەو بوارە دەگەڕێنێتەوە. قەزای سیدەکە مێژوێکی کۆنی وەرزشی هەیە لەم سنوورە کە چەندین ساڵە لە هەفتاکانەوە بەردەوام بووە تا ئێستا، بەڵام بەهۆی نەبوونی یاریگای مۆدرن و داخراو وەرزشی ئەم سنوورە بەرە و لاوازیەتی و تمۆحی گەنجان لەم ڕاضە بەرەکەمە بیتۆ لەبەر نەبوونی یاریگای داخرا و یاریگای یازدەیی و داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەن بە جددی ئاور لەو یاریگانە بدەتەوە. یاریزانی زۆر باش نییە بە تایبەتی تۆپی پێ و تۆپی بالا کە لە چەندین خولی جیا لە شارەکانی تر بەشدارین کردووە، بەڵام بەهۆی نەبوونی یاریگاوە ئیدی یاریزانەکان خەریکە واز لە تۆپی پێوی تۆپی بالە و یاریەکانی ترش دێنن. بەرپرسی ناوەندی چاڵاکی و پێگەیاندنی لاوانی سیدەکانیش ئاماژە بەوە دەدات نەبوونی یاریگای سەردەمیانە و گرفتەکانی بەردەم بواری وەرزش لە دەڤەرەکە ڕێگر بووە لە دروستکردنی یانەیەکی وەرزشی. لە سنووری قەزای سیدەکان دوو یاریگای شەشیمان هەیە، ئەویش هەردووکە تێک چۆ ئێستا یا وەرزشکردن تێدا ینی حساب کە بوویتە مەحال یاری تێ ناکرێتن بەهۆی تێکچوونەوە. نزیکەی 15 ساڵە دروستکرانە لە ساڵی 2009 تا ئێستا نۆژەن نەکراینەوە. یەک یاری گەورەمان هەیە ئەویش خۆڵە، ئەویشەکو پێویست یاری تێدا ناکرێتن. چەندین جار کتابمان بەرز کردیتەوە بۆ لانی پەیوەندیدار و سەروی خۆمان بۆ بتوانن ئەو یاریگایان نۆژەن بکەنەوە هەوڵ بدرێن هۆڵێکی وەرزشی بۆ قەزای سیدەکان دروست بکرێت بۆ ئەوی وەرزش کۆتاینێ. لە دەڤەری برادۆست 70 تیپی وەرزشی و نزیکەی 700 یاریزانی لێیە. وەرزشوانان حەز و خولیایان بۆ زۆربەی وەرزشەکان بە تایبەت تۆپی پێ و باڵە هەیە و لەم دوو وەرزشە یاریزانی ئاسبەرز لە دەڤەرەکە هەڵکەوتووە. مرشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.